حیزبەکان لە بەردەم ڕەشەبای بانگەشەی هەڵبژاردندا. شیکاری و پێشبینی تیوار بۆ کورسی لایەنەکان بەم شێوەیەیە. بانگەشەی هەڵبژاردن تەنها 3 ڕۆژی ماوە و لایەنە سیاسیەکانیش زۆربەی پەیام و بەڵێنەکانی خۆیان داوە بە گوێی دەنگدەرانیاندا. پێش دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن، تیوار بە وردی شیکاری و پێشبینی خۆی بۆ دۆخ و کورسی لایەنەکان بەجیا کرد. ئێستاش با پشتبەستن بە پێدراوە سیاسیەکان و بانگەشە و گوتاری لایەنەکان پێشبینی و شیکاری کورسیەکانیان دەکات. پارتی وەک هێزی یەکەمی هەرێم پێناچێت دەست لە یەکەمی بەربدات و هیچ ئاماژەی کێوتۆ نییە تا ئەم هەڵبژاردنەش پارتی هێزی یەکەم نەبێت، بەڵام چاوەڕوان دەکرێت کورسی و دەنگەکانی دابەزێت، ئەویش لەبەر ئەم خاڵانە. یەکەم، فرەبازنەی هەڵبژاردنەکە لە بەرژەوەندی پارتی و دابەشبوونی کورسیەکانی نییە. دوام، زۆرترین ڕخنە و تیرەکان لەلایەن حیزبەکانی دیکەوە بۆ سەر کابینەی نۆ و سەردڵی پارتیە. سێەم، لە سەرەتای بانگەشە و تا ئێستاش پارتی گوتار و بانگەشەکەی زیاتر لە ژێر کاریگەری گوتاری بەرگریدایە وەک لەوەی گوتارێکی زاڵی بانگەشە بێت. ئەوەش بەهۆی ئەوەی کەوتۆتە ژێر کاریگەری بانگەشەی هەڵبژاردننی یەکێتی و بافڵ تاڵەبانیەوە. جا لەمانەش بوونی ناڕەزایی دەنگدەری پارتیشوا دەکات پێشبینی کورسیەکانی پارتی لە نێوان 35 بۆ 38 کورسی پەرلەماندا بێت. هەرچی یەکێتیشە چاوەڕێ دەکرێت دەنگ و کورسیەکانی زیاد بکات، بەڵام زیادکردنەکە بەو جۆرەش نابێت کە حیزبەکە چاوەڕێی دەکات و دەیەوێت ببێتە حیزبی براوە و یەکەم. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار، یەکێتی بەنیازی بەدەستهێنانی 350 بۆ 400,000 دەنگە. سەرپەرشتی بانگەشەکەش لەلایەن بافڵ تاڵەبانیەوە جۆرێک لە جۆش و خرۆشی خستۆتە ناو حیزبەکە و کەمپینەکەی گەرم کردووە. جالەوەش بافڵ تاڵەبانی بەشێکی ناڕازی و سەرکردە سەربازیەکانی ئاشت کردەوە، بەڵام شەڕەکەی یەکێتی لەوە گەورەترە، چونکە ئەو حیزبە ژمارەی کورسیەکانی لەگەڵ پارتی دەبێت بۆ 10 کورسی کەم کاتەوە تا ئەوەی خۆی ناوی ناوە هاوسەنگی هێز دروستی بکاتەوە. ئاستەنگەکانی بەردەم یەکێتی بوونی هێزە دژبەرەکانی ئەو حیزبەیە، بەتایبەت لە سلێمانی وەک بەرەی گەل و هەڵوێست و نەوەی نوێ کە ڕێگرن لە گەشەکردنی دەنگەکان و تا ڕادەیەکیش گوتاری ئەو سێلایەنە کاریگەریان لەسەر یەکێتی هەیە. بۆ ئاماژەکان بەو جۆرەن یەکێتی کورسیەکانی لە نێوان 20 بۆ 25 کورسی دابێت. سەبارەت بە بەرەی گەلی لاهور شێخ جەنگیش تا ڕادەیەک گوتارەکەی لەسەر بنەمای کاردانەوە و دژ بە یەکێتی دانراوە. بۆیە دۆخی دەنگەکانی پەیوەستە بە دەنگەکانی یەکێتیەوە، واتە ئەگەر یەکێتی دۆخی جەماوەری باش بێت بەرەی گەل باش نابێت. تیوار لە سەرچاوەیەکی نزیکی بەرەی گەلەوە زانیویەتی کە بەرەی گەل چاویان لە بەدەستێنانی 10 بۆ 15 کورسیە، بەڵام تا ڕادەیەک بەهێزبوونی بانگەشەی یەکێتی کاریگەری لەسەر لاوازبوونی ئەوان دروست کردووە. بۆیە لاهور شێخ جەنگی زیاتر پشت بە سەردانە مەیدانیەکانی و گەڕان بۆ شار و شارۆچکەکان دەبەستێت. بە پێی لێکدانەوەکان چاوەڕوان دەکرێت بەرەی گەل نزیکی 5 بۆ 6 کورسی پەرلەمان بەدەست بهێنێت. هەرچی نەوەی نوێشە، گوتار و بانگەشەی جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ گوتاری 3 ساڵی ڕابردوویدا نییە. نەوەی نوێ پشت بە دەرکەوتنەکانی شاسوار عەبدولواحید و میدیا بەهێزەکەی دەبەستێت. بۆیە ئەگەری بەدەستێنانی 12 بۆ 15 کورسی هەیە بۆ هەڵبژاردننی ئەم جارە. یەکگرتووی ئیسلامیش کە چاوی لە زیادکردنی کورسیەکانیەتی زیاتر پشت بە دەنگەکانی دهۆک دەبەستێت و ئەگەری بەدەستێنانی 7 کورسی هەیە. کۆمەڵی دادگەریش چاوەڕێی 4 بۆ 5 کورسیە. بزوتنەوەی ئیسلامیش چانسی بردنەوەی کورسی زیاتر لە 0ەوە نزیکە. گوتاری ئیسلامیەکان لە ناو بانگەشەی هەڵبژاردن ونە و زیاتر هێزە گەورەکان کۆنتڕۆڵی بانگەشەکەیان کردووە، بۆیە چاوەڕێی زیادبوونێکی ئەوتۆی دەنگ و کورسیەکانیان ناکرێت. لیستی هەڵوێستی عەلی حەمە ساڵحیش کە زیاتر پشت بە سۆشیال میدیا دەبەستێت لە بەردەم ئاستەنگی گەورەی بانگەشەی هەڵبژاردندان و گوتارەکەیان تا ڕادەیەک بوونە و زیاتر پشت بە تواناکەسیەکانی عەلی حەمە ساڵح دەبەستن. بۆیە ئەگەری بەدەستێنانی 2 تا 3 کورسیان هەیە. بزوتنەوەی گۆڕانیش ئەگەری هەیە 1 کورسی بەدەست بهێنێت. بەم پێش بێت پێش بانگەشە و دوای بانگەشەش جیاوازیەکی ئەوتۆی نییە بۆ حیزبەکانی هەرێم و ماوەتەوە هەفتەی داهاتوو کە هەموو یاریەکە یەکلا دەبێتەوە و هەموو لایەنەکان سەنگ و پێگە و ژمارەی کورسیەکانی خۆیان بۆ دەردەکەوێت. هەرچی سەبارەت بە حیزبە بچووکەکانی دیکەشە قورسە لەم هەڵبژاردنەدا بتوانن بگەنە پەرلەمان و کورسی بەدەست بهێنن.